سڵاو لە چالاکی ئەم جارەدا باز لە جولەیەک دەکەین ئەوش بریتە لە خولانەوەی سەرسەر. ئەو جولەیە جولەیەکی هونەریە و هەروە جولەیەکی وەرزشیە و فیزیکیە. بەر لەوەی دەست بە ئەنجامدانی ئەم جولەیە بکەین پێویستە سەرەتا بگەڕێنەوە ئەوە کەوا چۆن بتوانین لەسەر سەر بوەستین. اینجا پاشان هەوڵ بدەین ڕاهێنان بکەین بۆ ئەوەی چۆن بخولێنەوە لەسەر سەر. سەرەتا دوو قوتابیم هێناوە محەممەد و عەبدوڕەحمان هەردووجیان ڕاهێنانیان باش کردووە. ئێستا سەرەتا گاسی محەممەد دەکەن بە چۆنەتی سەر ڕاوەستان لەسەر سەرمان بۆ ئەنجام بدە. پێشەوەی دەست پێ بکەین چۆنەتی ئەنجامدانی لەسەر وەستان لەسەر سەر نابێ ناوەڕاستی سەر بەکاربێنین و هەروە نابێ نیوچوانمان بەکاربێنین و هەروە پەنجەکانمان دەکەینەوە بەم شێوازە سێگۆشەیەک دروست دەکەین. بەو شێوازە سێگۆشەیەک دروست دەکەین. کاتێک محەممەد ئەنجامی بدە دەستە سەر ڕاوەستە. زۆر باشە. ئەمە چۆنەتی وەستان لەسەر سەرە. چێندەر ئەو عەزەڵانەی کە سەرەچین بەشداری دەکەن عەزەڵەی ماسوولکەی ترافسە، ماسوولکەی دواوەیە واتە ماسوولکەی مل، ماسوولکەی ترایسێپس باسکی دواوە و فۆر ئارم باسک و هەروەها پەنجەکانیشمان بەشداری دەکا و دوو ماسوولکەی دابەزە، دوو ماسوولکەی زۆر سەرەکیش بەشداری دەکا. ئەوش بریتە لە ماسوولکەی شان بەشی پێشەوە و بەشی تەنیشت. تەنیشت پێی دەڵێن لاتێرال. ئێستا خولانەوەی ئەنجامدانی بڕسەر ئەوەی کە بە چۆن بخولێنەوە لەسەر سەر بە ئەنجامی بدەین. سەرەتا تەکنیکەی بزانین چۆنە بە هیچ شێوەیەک نابێت قاسمان بنیشتێنینەوە ئەگەر وابی بەڵانسەکەمان تێک دەچێت. سەرەتا دەبێت بەڵانسی باش وەرگرین بەو شێوازە. اینجا دواتر بۆ لە ڕازە سووران چەپ بۆ ڕازە سووران چەپ بەو شێوازە سەرەتا بەو شێوازە بۆستە مەزولی ئەوە دەیسوورێنین هەتا وەکو بتوانین دەفعەکی باش بکەین پاڵ پێ ببێنین بۆ شێوا بسوورین. ئێستا ئەنجامی بدە وەکو ڕاهێنان ئەم شێوازە وەکو ڕاهێنان ئەنجام دەدەین. ئەمە بەس ڕاهێنانە ئێستا هەتا وەکو بچینە قۆناغی دووەم چۆن ئەنجامی بدەین. بەو شێوازە خۆت وا دەکەی کە بەڵانسە دیاری بکەیت. زۆر باشە. ئێستا دێنە سەر کە بەردەوام بووین لەسەر ئەو ڕاهێنانە هەموو ڕۆژ. تەبان 20 خولەکمان پێویست لە ڕۆژەکە تاوەکو بتوانین بە تەواوی ئەنجامی بدەین. کاتێک تەواو ئەنجامماندا زانیمان گەشتە قۆناغێکی زۆر باش ئینجا دواتر دەتوانین وەکو عەبدوڕەحمان ئەنجامی بدەین. عەبدوڕەحمان ئێستا وا بچینە دواوە با جوان دەرچین. زۆر باشە بەڵانسی وەرگرتووە. زۆر باشە دەستخۆش بی. ئەمەی پێشکەشمانکردن بەرهەمێک بوو کە ماوەیەکی زۆرە پرۆڤەی و ڕاهێنانی زۆر لەسەر دەکەین و عەبدوڕەحمان و محەممەدی زۆر ماندوو بوون. دەستخۆشێکی زۆریان لێ دەکەم. زۆر سپاس بە هیوایەوەی کە سوودێکی باشیان لێ بیدبێ. زۆر سپاس. Hi, my name is Abdurrahman. I'm from Barra School and I'm thanking my teacher for learning me how to do headspin. Thank you.